بناوی خۆبەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێبینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە وردە وردە نزیک دەبینەوە لە کردنەوەی قوتابخانەکان و بەداخەوە وەکو ئەوەی کە لە ساڵانی 2013 و 2012 بە تەواوەتی ئەو کەلوپەلانەی کە لە قوتابخانە دەدرا منداڵ و بۆ پێداویستەکانی قوتابخانە بۆی دابین دەکرا و بە حکوومەتی کوردی و بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ئەم شتەی لە قوتابخانەکان نێژ ناچار دایک و باوکان دەبێ ئەم پێداویستانە بۆ منداڵەکانیان حازرکەن بۆیە هەموو ساڵێک بەر لەکردنەوەی قوتابخانە و یان لە سەرەتای دەستپێکی قوتابخانە دایک و باوکان ڕوو دەکەن ئەم جۆرە بازاڕە بۆی پێداویستەکانی قوتابخانە کە وەکو دەفتەر و قەڵەم و مساحەوە شتانە بۆی بۆ قوتابیەکانیان دابین بکەم بۆیە من ئەمڕۆ دەمهوێ سەردانیان بازاڕانە بکەم بزان ناخۆ پێداویستەکان لە چه ئاستێکن و پێداویستەکان هیچ شوێن و چ پێداویستیەک باشە بۆی دایک و باوک بۆ منداڵەکەی دیاری بکەوە بدەمهێ بەشێک لە هاوڵاتیانتان بۆ بدوێن و خۆ بزانین نرخی ئەم پێداویستیانە لە ئێستا لە هەرێمی کوردستان چۆنە و ڕاچاوێەوە کراوەکە قەیرانی داراییە لە هەرێمی کوردستان و پارە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە لای دایک و باوکان کەمە من تاوتوێن باسانە لەگەڵ هاوڵاتیان دەکەم ئێوەش بینەن و بیسەرمان من بزانین کەرستە و کەلوپەلەکانی قوتابخانە چۆن ئامادەکراوە. ئەگەڕێتەوە سەر بازرگانەکان ئەشیاکی خراپ دێنن و نرخێکی کەم بە هەرزان و بە هەرزانش ئەیفرۆشتنەوە بەس هەچ شتی خراپ بینی زیاتر ئەو خێری باشترە. کابرا پێنج منداڵ لە 4 منداڵ لە مەکتەبی تەمان بارەکە قورستر دەبێتن. دەفتەر و قەڵەمەوە پێداویستیەکانی قوتابخانە زۆر بە زۆری بەلاش بوو. بەڵام ئێستا هەر دوو قاتێ ناویشتە سەرێ. بەلایەنی کەم هەر منداڵی 25 تا 30,000 دەوێتە بەس لەبۆ مەکتەبی ئامادەیەکەی. ئەو زەوەندە چەندە؟ وەڵا بەسەتیشەوە نابیتن بە ئاخرم تەواو نابیتن ناوەڵا. حکوومەتیش دەستباری قوتابیان نییە و ئەرکەکە زۆر گرانتر بۆ لەسەر بەخێوکەری قوتابیەکان. خەرجی دایک و باوک زۆرە و شتەکان کوالێتیشی باش نییە. بۆ نمونە لە دوکانێکی نزیشی ماڵی خۆم بە 8,000 بۆ لێرکوانە بە 4,000 ئەگە حکوومەت بیەوە بینی لەوانەیە بە 2,000 لە سەری ڕابوەستی. پێداویستەکانی قرتاسیە چۆن ئەم ساڵ وە پڕفرۆشیان چۆنە تاسن هاوڵاتیان ڕووی لێت تێکەم بۆی ئەم پێداویستیانە بۆ قوتابخانە دابین بکەم بۆ منداڵەکانیان. وەڵام جا پێویستە قوتابیان یعنی ئەو شتانە بکڕن و کە پێویستیان پێێتی. چ شتێک زیاتر لێرە سەرڤە بێ ئەو شتانێکە سەرڤە بێ زیاتر زیینەکان سەرڤە بیان وەکو پێداویستیەکان بۆ نمونە دەفتەر و قەڵەمەوانە کە پێداویستی مەکتەبە. زیاتر ئێستا بەس کاتی قوتابخانەیە و شتەکانی قوتابخانە سەرفە بێ قەڵەم و دەفتەر و ئەو شتانەیە. ئەو شتانە زیاترەوە هاوردە ئەکەن لەکوێوە هاوردەکەن هەم بەگشتی سینی گشتی هەموو ماوەدەکان سینین و ئەندەلوسی و هەندیشی کەمتیایە. ماوەدەکان تا چەند باشن ینی بەرگەی ساڵێکە کرێ منداڵە دەفتەرێکی بەدەستەوە بێ نەخێر بەرگەی ساڵێ ناگرێت. بۆ یعنی ئەشەی باش نایەنم بۆ کەرستی باش نایەن. ئەگەڕێتەوە سەر بازرگانەکان ئەشیاکی خراپ دێنن و نرخێکی کەم بە هەرزان و بە هەرزانش ئەیفرۆشتنەوە. باش ئەم ساڵ هاوڵاتیان چۆن ڕووی تێکەن ینی پڕفرۆشی چۆن بووە لە بازار بە چاو بەراورد لەگە ساڵانی ڕابردوو. لەگە ساڵانی ڕابردوو زۆر فەرقی هەیە بۆختان دەبینن بازارەکە چۆلە و ساڵانی ڕابردوو باش بە حکومەوەیەکی سەمەندوو شتەکان زۆر بووە زیاتر دوکاندارەکان لە مەندوو بیکڕن. ئێرە شوێنی جوملەیە خو شوێنی مفرادە. ئێرە شوێنی جوملەیە بەڵێ سەر جاداکان زیاتر مفرەد وشتیان هەیە. ئەم ساڵ کەلوپەلەکانتان چۆنە و نرخیان چۆنە و تا چەند کەلوپەلەکانتان حسابیەوەتان کردووە کە هاوڵاتی لە نێو قەیرانی داراییدایە. سەرەتا بە خێراتتان دەکەم. بەڵێ ئەم ساڵ سەحرەکان زۆر باشە بە زۆری سینیە بە خۆمان دەینێ مەوادەکانش باشە هەندێک مەواد هەیە خراپە دەگەڕێتە سەر توجارەکە ئەگە مەوادی باش بینی باشە بەس مەوادەکان هەندێک چێ باش هەندێک چێ خراپە. باشە باوکی قوتابی چۆن بزانێن بابەتە باشە بابەتە خراپە هیچ نیشانەیەکەیە کە بە ئێمەی بناسێنی. بەڵێ چۆن بۆ نمونە قەڵەمدار هەیە بە خۆی هەڵدەوەرێت نوک نەکرای بەس قەڵەمدار هەیە دارەکەی یشکەوە ئەسلیە هەشتەکە مەوادەکان بە خۆی دیارە دووجار تاقیت کردو دەزانێەوە خراپەیان بۆ نمونە ئەو قەڵەم نوکە ئەو هەدەکەی هەڵدەتەکەی بەس ئەوانە هەڵ ناتەکەێت دەگەڕێتەوە سەر توجارەکە ئەو شتی باش بینی باشە بەس هەچی شتی خراپ بینی زیاتر ئەو خێری باشترە بەس مەوادەکانیکە ئەگە هەچەند باش بینی خێری کەمترە. باشە دایک و باوک چۆن ڕوو دەکەن ئێرە بۆی پێداویستەکان دابینکەم ساڵ چۆنە تاوەکو ئێستاکە کە نزیک بوونێتەوە لە قوتابخانە چۆن ڕۆژێکمان مایە قوتابخانە بکرێتەوە. دایک و باوکان سەردانی ئێرانیان کردو بۆی پێداویستەکان دابین بکەن. بەڵێ وڵای ئێمە زۆری دوکاندارەکان دێن مارکێتەکان دێن لەمە دەکڕن کۆگایەکان دێن بەس بۆ ئافرەتان بێن تێرە نە کەم دێن.
ساڵ بەراورد لەگە ساڵانی ڕابردوو فرۆشتان چۆنە؟ زۆر باشترە باشترە. زۆر باشترە بۆی کە دووشێ موچە دایک و باوکە قوتابیۆریان گرتو هەستان کردووە کە بازار گۆرانکاریی بەسەردا هاتووە؟ زۆرش گۆڕانکار بەسەراتوە پارە ئەو وەختە زۆری مەواد ما بۆ هێشتان سەرف بوو بەس کەمتر سەر بەز ئەو ساڵ زۆر باشتر سەرف بووە. باشە ئەم ماوادانی کە زیاتر سەرف دەبین چین بابەتی وەکو دەفتەر و قەڵەمن یان زیینە وەکو شتەکانی جوانکاری؟ زۆری ئەو شتانێک کە جوانکاری ینی شتێکانش سەرف دەوی بەس بۆ نمونە شتێک نەبێت کەم بێت ئەو شتە زیاتر سەرف ینی ڕۆنەقیە بیان جوانتر بە ڕەنجی. چەند منداڵت لە قوتابخانەیە لێرە هاتوو پێداویستەکانی قوتابخانە دابی بکەیت؟ بڵێ دوو منداڵم لە قوتابخانەیە یەکیان پۆلی یەکیان دەبێتە پۆلیەکە یەکیان دەبێتە پۆلیسەیە. پێداویستەکان چۆنن بەگشتی نرخیان هەرزانە گرانە؟ باش مامنەوە دیە خراپ نییە زۆر هەرزانی بەس خراپش نییە باشیان سەرەکان باشە ینی ئێوە کودایک و باوکان دەبێت هەموو ساڵێ و پێداویستانە بکڕن لەکردنەوەی قوتابخانەیە؟ طبعا خۆ قابلە بدەی بکڕن. ئێستا لە مەکتەب هیچ شتێکی وەردەگرن هیچ لەو پێداویستانی پار شتێکیان وەرگرت چەند دەفتەرێکیان وەرگرت چەند دەفتەر قوزەم قەلەمەشیان وەرگرت ینی برێن سێتە قەلەم ئەوەندە دەفتەر وێران کرد زەمە هەموو مەکتەبە گویانە بەس پار ئیماوەریان کرد مەکتەبی ئیماوەریان. باشە ئەو پێداویستیانە کە دەکڕن بەشی ساڵێکتان دەکا یان خود مەبەستمە ئەو دەفتەرانە کوالێتیان چۆنە ینی ئەتا سەری ساڵێ نادڕێ کوونە بەعام بەگشتی؟ هەندێکیان باشن بەس سینەکە هەیە زۆر خراپە ئەگەنە ئەندەنووسێکە هەیە ئەوانتر هەیە باشە خراپ نییە. باشە بەگشتی ئەم کڕینەیەوە ئەو ئەرکێ لەسەر دایک و باوک ئەرکێکی قورس نییە و سیزداک و باوکێک دەناسی کە ئەو ئەرکانی پێدابین نەکریان پێداویستیانە لە بۆ منداڵەکەی پێدابین نەکرێت تایبەت لە ئێستا کە وەزعی دارایی خراپە وەزعیەوە بەڕای تۆ باشتر نییە کە حکومە دە پێداویستیانە بۆ منداڵان دابین کە بۆ قوتابیان؟ وڵا حتمما ئەگەر حکومەت دابینکە زۆر باشە بەس حتمما ئەگەر کابرا 5 منداڵ لە 4 منداڵ لە مەکتەبی تەمان بارەکە قورستر دەبێتن بەس ئەگەر منداڵیان دوی کەمترە بەس حتمما ئەگەر حکومەت دابینکە باشتر دەبێتن ئەرکەکە خەفتر لەسەر دایک و باوک. لێرە چی دەکەی و لەبەر چی ئەمڕۆ لێرەی؟ لێرە کارمەندی بۆ پێداویستی فرۆشتنی قوتابخانە کەلپەلەکانیان. باشە دایک و باوکان چۆن ڕوو دەکەنە ئێرە بەگشتی بازار چۆنە؟ بەگشتی ینی دایک و هەموو دایک و باوکێکەوە خوێنکاری چێ بنە ماڵەوە ناچارە بە ناچاری دەبێت چکە حکومەت دابینی ناکە بە ناچاری دەبێن بۆ ئێرە و پێداویستی قوتابخانە بگەن. پێداویستەکان زیاتر چینێ دایک و باوکان زیاتر لێرە چی دەکڕن؟ هەروەکو گشتی دەفتەر و قەڵەم و سەحەوانە قەڵەم زاف. بەعام هاوڵاتیان دایک و باوکە بووە لەبەر ئەوەی کە شتەکان گران بوو بێ لە بۆ منداڵەکەی پێداویستەکان نەکڕی بێیان نەیبوو بێ یان منداڵی زۆر ببێ ئەشێ وەکو پێویستیش نەبردبێ کەسی فەقیر هەبووە سەردان هەمکە؟ ئەی بەڵێ بەڵام ئەمەش مڕاعاتی ئەو ڕچایەوە ما کردووە کە هەرێک کەسە فەقیر بێەوە حیسابێکی جایە. باشە بەڕای تۆ ئەرکێکی قورس نییە لەسەر دایک و باوکە دابینکردنی ئەو شتانە ئەو ئەرچی دایک و باوکە یان ئەرچی حکومەتە کە و پێداویستیانە قوتابخانە دابین بکە؟ بێگومان ئەرچی حکومەتە بەڵام لەگەر نەبوون ئەم پێداویستیان ئەنجام دەدەن. داواکاری چێ لە حکومەتە تۆ؟ وڵی لەگەڵ دەستپێکردنەوە قوتابخانە هەندێک کەلوپەلی پێویستەیەکە بۆ هەموو قوتابیەکەوە قوتابێکی ئاسای پێویستی بێ وەکو چەند قەلمێکی 600 و هەندێک قەلەمدار و جاف کە ئەوانە پێویست سەرچینە. مامە تۆ چەند منداڵت لە قوتابخانەیە مانگانە تقریبان ساڵانە کە مەکتەب دەبتەوە بەلای کەمی چەندی مەسروف دەکەی لە بۆ پێداویستیەکانی قوتابخانە؟ من 5 منداڵم لە مەکتەب بوو یەکیان خەلاص بوو یەکیان وازی لێهینا یەکیانەوە دویان ناجع بووینە یەکیان سەفی چارە 5 دەبێتە 6 عەدادی. باشە لەگەر بوونەوەی مەکتەبی هەموو ساڵە دەبێت و سەردانی و قرتاسیانە بکەیت بۆ پێداویستیەکان مەسرفەکانیان چەندە؟ ئێستا مەسرفی قوتابی لە ئێستاە بەڕای تۆ قورس نییە؟ وڵای ئێستا مەسرفی قوتابیان گەلەگەلک زۆرە یعنی لە چاو پێشانە منە زەمانە هەبوون هەموو دەفتەر و قەڵەمەوە پێداویستیەکانی قوتابخانە زۆر بە زۆری بەلاش بوو بەڵام ئێستا هەر دوو قاتە ناویشتە سەرێ یعنی ئێستا ماکو لە دەفتەرێکی ئەگەر جێکی وانە بینەوانێ بە 2000 بداتێکی ئەوە لەو دەفتەرێکی ئەوە لەوانەیە شوێن هەی بە 2000 بداتێ. ئێستا چەند دەفتەری پێویستە منداڵەکان تو یانێ؟ ئێستا بەلایانی کەم هەرەیەکی 6 دەفتەر 7 دەفتەری دەوێ لەبەرەوەی مادەکان ئەوەندە زۆرن هەمیان نووسینەوەیە. دەفتەر ئەگەر بێن 6 دەفتەر بێ بە 2000 دەکات 12000 5 منداڵە سەبێ مەسەلەن وەرزی یەکەم ئەوەندە دەوێ وەرزی دووەمیشی دەیەوێ وەرزی دووەمیش دەیەوێتن. ینی ئێوە کاتێ لە قوتابخانە بوون ئەو کات بزەبت ئاوا ینی بەتایبەت کە حکوومەتی سەدام پێم وایە بجەناب لە قوتابخانە بوو پێداویستیەکانی قوتابخانەتان بۆ دابین دەکراوە دەفتەر دابین نەکراوە هەموو شتێکی هەرزانی بوو ینی هەتا من بەبیرم دێ لە پۆلی 1 هەتا 6 دەرسی سێم شیر کێک نان سێو پرتەقال
پەنیر ئەو شتانیان هەموو لۆ دابی نەکردین هەمووی بەلاش یعنی زۆر بە زۆری قوتابیەکان ئەو کاتی کە داتن بەڕاستی یعنی سەرنجڕاکێشە گوشتە چەند لۆ دابی نەکرد لۆ ئەو منداڵانە لە خەنی خۆشی شیری دەهات لە خەنی خۆشی ئەستورکی شاری داهات پێمان دەگوت ئەو کاتی سێ و پرتەقال ئەوانە شتەکانیشیان خۆش بوو هەمووی دەرەجە یەک دەرەجە ئێستا شیری مار چێر بزن ناگاتە شیری ئەو کاتی ئێستاژە سەردەوتمە تامی ئەو کاتی هە زۆر زۆر ئێستاش ئەرە وڵی کە بەبیرم دێتەوە شیرەی نارنجیانە داینە دەگەیەکی سپی ئەو کاتی ئەوەندە خۆش بنەبییتەوە ئەوجە زۆر جار ئەوەی جلکیش داهات جلک قماش داات لە خۆت بکرد باش شالوار بتکرد باشتەک ئەوەن هەموو لە قوتابخانە دەدرا هەموو لە قوتاب هەموو بەلاش بوو ئێستا کە هەموو وەرکانە کە تۆتە سەر دایک ئێستاکە شتی حکومەتی نەمە هەموو تالی ئەگەڕێتەوە سەر بازرگانەکان ئەشیاکی خراپ دێنن و نرخێکی کەم بە هەرزان و بە هەرزانش ئەیفرۆشنەوە بەس هەچ شتی خراپ بین زیاتر ئەو خێری باشترە کابرا 5 منداڵ لە 4 منداڵ لە مەکتەبی تەمان بارەکە قورستر دەبێتن دەفتەر وشت و خەڵەمەوە پێداویستیەکانی قوتابخانە زۆر بە زۆری بەلاش بوو بەڵام ئێستا هەر دوو قاتە ناویشتە سەرێ بەلایەنی کەم هەر منداڵی 25 تا 30,000 دەوێتە بەس لەوە مەکتەبی ئامادەیکەی ئەو زەمەندەت چەندە والله بەسەتیژەوە نابیتن بە ئاخرم تەواو نابیتن ناوەڵە حکوومەتیش دەستباری قوتابیان نییە و ئەرکەکە زۆر گرانتر بۆ لەسەر بەخێوکەری قوتابیەکان خەرجی دایک و باوک زۆر زۆرە و شتەکان کوالێتیشی باش نییە بۆ نمونە لە دوکانێکی نزیشی ماڵی خۆم بە 8,000 بۆ لێرکوانە بە 4,000 ئەگە حکوومەت بیەوە بینی لەوانەیە بە 2,000 لە سەری ڕابوەستی داجان چەند منداڵە لە مەکتەبێ هەیە لە پۆل چ پۆلێکن منداڵەکان والله هەردووچیان لە کولێنە یەکیان مەرحەلەیەکە یەکیان مەرحەلە چارە خۆ سەرکەوتوو بن ئینشاڵڵا بە سەرکەوتوی و قۆناغانە تاوا دەکەن داجان ئێستا کە مەسروفی تەڵەبە قورسە هەرزانە لە چ ئاستێک والله بڕە قورسە خاصن لە کولیەی بی قورسە لە ئیبتیدایی باشترە بەزڵ لە کولیە قورسەوەڵە باشە ئەو کاتانێ منداڵەکان لە ئەتیدایی بوون و بێگومان دەفتەر و قەڵەمە و شتانیان پێویستە بەڕای تۆ ئەوە ئەرکێکی قورس نییە لە بۆ دایک و باوک ئەو شتانە دابینکە زمانی پێشووتر هەموو شتانە حکوومەت دابینی نەدەکرار و مامۆسایەکم دوان دەگو تەنانەت پەنیر و شیر و کێکیشیان دەداینێ بەڕای تو ئەرکێکی قورس نییە بۆ دایک و باوکەوە بەرێ وڵا ئەرکەکی قورسە لە ئیبتیدایی هەموو نەحەک هەموو دەفتەر و قەرەم هەم بە خۆمان دەمان کڕی هیچیان نەدایتی بەس دێشان بڕک زیرە گوت یەکجارەکان دەشان تشتێکی دابێ لە بە زیرە بە خاتری زیرەکی دابیانی بەرێ بەڕای تۆ لە دایک و باوکە گێستان نەیبێ ئەو هەموو پێداویستی لە بۆ منداڵەکەی پێدابین دەکرێت ناچەر دەبێت منداڵەکەی نەنێرێت وەرێ وڵە دەبی بینێری لۆ ئیشێ دەنا پێی ئەوە ناکرێتنەوە مەسرفی زۆر گرانە بەخوای دەبی تورمبیلی لۆ بگری دەبی تشتی لۆ بکری پێداویستەکان لۆ جێبەجێ بکە ئەوانش ئەلحەمدار حەزیان لە تشتی جوانە وەنیە منداڵێک مەسرفی تقریبان چەندە چێ بە جلو بەرگ و پێداویستەکانەوە بەڕای تۆ والله آخر من لكلنا نازانم من داري قلت كم نيا يعني أوانج بس ما بس يعني بلاني كم هر من دالي 25 تا 30,000 دەوێتە بەس لەوە مەکتەبی ئامادەیکەی ئەو زەمەندەت چەندە والله بەسەتیژەوە نابیتن بە ئاخرم تەواو نابیتن ناوەڵە زمانی پێشووتر کەم ئاوا بووە شتانیان وەرنەدەکرد لە قوتابخانە والله دەچم هەموم دەکڕی هەر لە قەرەمەوە تا مصاحب هەموم لۆ دەکڕین والله زۆری دەچوێ ئارێ والله بەس بیزەبت نایەتەوە فکرن چەند بەڕای جەنابێت ئێستا دایک و باوکێک بتوانێت بیهەوێ منداڵێکی بنێرتە قوتابخانە مەسرفی چەند دەچێت ئەو تێچووی کە منداڵێک بۆ قوتابخانە پێویستێتی چەندێکە بەڵێ سەرەتا بە خێراتتان دەکەم دیارە ئەگەر تەماشای زروف و وەزعی خەڵکی خۆمان بکەین بەڕاستی لە گوزرانێکی تا حدەک یعنی ژێر هێڵی هەژاریەوە دەژین ئەگەر تەماشا بکەین خێزانێک ئەگەر چوار منداڵی هەبێت بیهێنێ بۆ قرتاسیەک پێداسیەکانی قوتابخانەی بۆ دابین بکات ڕەنگە نیوەی مەعاشەکەی زیاتر لەو پێداویستیانەی ئەو قوتابیانە سرف کات بۆیە جاران ئەگەر سیر بکەین ئەو کاتێکە ئێمە لە سەرەتایی بووین حکومەت هەموو پێداویستەکانی دابین دەکرد هەتا لە قەڵەم و پێداویستەکانی خوێندن پەڕاوگە هەموو شتێکی بۆ دابین دەکردی بەڵام بەداخەوە لە ئێستادا سرە ڕای نەبوونی موچەی مانگانە لە کاتی خۆیدا وەزعێکی زۆر خراپ حکومەتیش دەستباری قوتابیان نییە و ئەرکەکە زۆر گرانتر بۆ لەسەر بەخێوکەری قوتابیەکان بەڕای تۆ یعنی حکومەت چی بکە باشە بۆ لە کاتێکە ئێمە لە حکوومەتی پێشووتر لە حکوومەتی سەدا بووین کە بە دیکتاتۆر ناومان دەبێت زۆرجە بەڵام ئەو پێداویستانەی دابی نەکرد بۆ
ینی لە لای ئێمە و پێداویستیانە دابین ناکرێت ئایا حکوومەت کەم تەرخەمە ئایا حکوومەتی ئەمە توانای یاخود تا ئێستامەی نەکردوتە خەمی سەرەکی خۆی وڵی بەداخەوە ینی پێم وابێ هەوڵێکی جددی نییە بۆ ئەوەی کەوا بتوانن ئەو خەممەی یان ئەو بارە قورسێکەوە لەسەر هاوڵاتیانە تۆزێک دەستباری هاوڵاتیان و موچەخۆران بگرن بۆ ئەوی بتوانن پێداویستی قوتابیان دابین بکەن. بەڕای تۆ لە ئێستا ئەگەر بێت و پێداویستی قوتابخانە بۆ منداڵێک دابینکەین ئەرکەکەی چەند و نرخەکەی چەند دەکەوێت لەسەر دایک و باوک؟ وڵی ئەگە بە بەسیترین شت نعنی بەڕێوە بچیتن سەری 6هزارە تاقلتەبعەوە شەرمدام خانەوادەیەک چەند منداڵێکی هەیە ئەوە ئەرکەکەی هە زۆر قورسیشە پێشووتر حکوومەت تاقعەن نعنی ئەگەر قەڵەم و دەفتەرەکەشی بدابەیە هەندێک با قورسایی کەمتر دەبەوە بەڵام ئێستا کە هەر هەمووی کەتە سەر دایک و باوکەدا خانە دەیوایە 5 منداڵە و 6 زۆرە تاقعەن دەبی هەر بشیانێری بارچیان زۆر قورسە. بەڕای تۆ ئەمە ژوای نەکرد یەکێک لەو هۆکارانە نییە کە دایک و باوک منداڵەکەی نەتوانێت بنێرێتە قوتابخانە و ئەو کات بێبەش بێلەوەی کە بخوێنێ لە قوتابخانەکان؟ وایە بە تاکیت کەست بینی وە لەبەر فەقیری نەیتوانی بێ منداڵەکەی بنێرێتە خوێندنیان پێداویستیە سەرەتاییەکانیشی بۆ دابین بکە؟ زۆریشم بینیوە ئارەوەڵا زۆریشم بینیوە نعنی کەچی نەیتوانیوە قەڵەمەکی 250,000 دیناری بکڕێت چ بگات بەوەی ئەوە جانتاوی کێ معنی بینیتر باسی ئەویان دەکردیان گوێمە لە حکوومەتی بەعسین و حکوومەتێکی زاڵممانەیە بەڵام تۆ باسی پێشووترم بەو کە پێشووتریش ئاوا هەموو پێداویستەکان لەسەر دایک و باوک بوو یان بەشێکی زۆری حکوومەت دابینی دەکرد. نانە پێشووتر هەتا نعنی بەو ئەوەشەوە پێشووتر ئەگەر هەمووش نەبێتن نیوەی حکوومەت دابینی دەکرد. بەبیرت دێ پەنیرت لە قوتابخانە وەرگرتی بێیان قەڵەم و دەفتەروانت لە قوتابخانە وەرگرتی بێت؟ من خۆم لە 2000 و لە 95 بەولاوە بیرم دێ لە 2000ەکانیش دەفتەر و قەڵەم و وەرگرتووە وەکو پەنیر بۆ بیرم لێ پەنیر بەس کێکیان دەدا هەموو کێکیان دەدا ئەویتریشیان هەتاوەکو هەموو پێداویستیەکانی مەعادە جلێک نەبی ئەویتریان هەمویان داوە خۆم بەڵم گرتووە. ینی بەڕای تۆ تەشجیعکردنێکیش نەبوو بە تایبەت ئەو کاتێەوە منداڵ بوون کە کێکیان دەدانێ ینی بە تایبەت پێما بێت لە جەڕەشی سێم ئەوانە دەیاندا منداڵەکە تەشجیعی زیاتر نەدەبوو کە بچێتە بەر خوێندن و خوێندنەکەشی لا خۆشەویست بێتەنانەت؟ هەر زۆر نەگرم 100% زیاتریش بوو تاسیری لەسەر منداڵی هەبوو هە زۆریش. باشە داواکاری چێ لە حکوومەتی نوێ کە ئێستا تەشکیل بووە کابینەیەکی نوێ بەڕای تۆ یەکێک لە ئەرکە گرنگەکانەوە نییە کەم پێداویستیانە بۆ منداڵ بگەڕێنێتەوە کە پێشووتر هەیبوو قوتابیەکان؟ واللهی بەتاکیت هەوڵ بداتن نانی ئەگەر لەو بەشە زۆرەی کەەوە ئەرکێکەتە سەر دایک و باوک ئەگەر هەمووشی دابین نەکردنیوەی دابین بکرێ بەشەکی لە 3-4 بەشی دابین بکرێ دایک و باوک زۆر بڵیان باشتر دەی بە تایبەتیوانێکەوە منداڵیان زۆرە هەر لە نیوەی منداڵەکان دەجێڕنەوە هەرچیان زۆر قورساگە هەنا پێداویستی کەمتر وەکو قەڵەم دەفتەر ئەگە ئەویان لۆ کەم کەنەوە گەر وەکو جانتا و جلوبەرجیش نەبی. تۆ چەند مناڵت هەیە و ساڵانە تێچوویە و پارانەی کە دابینی دەکەی بۆ منداڵەکانیان تێچوویە و پارە چەند دەکات لە بۆ دەستپێکێکی منداڵ کە دەچێتە قوتابخانە سەرەتا پێویستێتی؟ ئەمن هەتا ئێستا کە زەواجم نەکردیە بەس بەپێی ئەوەی کە منداڵە خوشک و برام هەیە و بەخۆم خوێندنم هەیە بێگومان خەرجێکی زۆر لەسەر داک و بابیە بە شێوەی گشتی لۆ دابینکردنی ئەو پێداویستانی کە پێویستیانە تەڵەبەکان. باشە بە دیاریکراوی ئەگەر باسی منداڵێک بکەین خێزانێک 4 منداڵی هەبێ نزیک چەندی دەچێت ئەنە ئێوە تۆ خوشک و براکانێکە ئەگەر 4 منداڵی هەبێ بینێرێتە قوتابخانە چەند هەر منداڵی هەر لە سەرەتا کە دەستە قوتابخانە هەتا کۆتایی پێویستی بە هەموو شتێکیەوە لە دەفتەر لە قەڵەم لە هەموو شتێکی داک و بابەکە ئەرچی زۆر قرس دەبیتن بە شێوەیەکی حام ئێستا لە سەردەمی مە و پێشووتریش حکوومەت ئەوەی دابین دەکرد کەمێک خەرجی داک و بابی کەمتر دەکردەوە بەس لە ئێستاە خەرجی دایک و باوک زۆرە و شتەکان کوالێتیشی باش نییە ینی دەفتەرێکی دەکرێت ڕاستە دەڵێ 100 بە 500 دیناری بەس کوالێتەکەی باش نییە. زمانیەوە کە لە حکوومەت وەرتان دەگرت بزەبت کوالێتی ئاوا بوو؟ نا کوالێتەکەی باشتر یعنی هەر لە یەکەمی ساڵی بەشتی دەکرد هەتا کۆتایی ساڵەکەی بەشتی دەکرد قەڵەمەکە دەکڕی مانگەکی زیاتر لەکنت دەبوو قەڵەمی ئێستاکە ماشەڵڵا کوالێتیەکانی خراپن. پێت وایە ینی ئەو زۆری گرانی نرخی ئەم شتانەیان زۆری تێچوو لەسەر دایک و باوک یەکێکە لەوە کارانی کە دایک و باوک ئەگەر منداڵێکی زۆریە بێت نەتوانێت منداڵەکە بنێرتە قوتابخانە وەچی داواکاریەکەت لە حکوومەت و لە کابینەی نوێ تاکید وایە ئینشاءالله لەگەر ئەو کارانی کە ئێستا دەیکەن درێژە بەوەش بدەنەوە دووبارە بە کوالێتێ باشەکەیەوە
پێداویستەکانی قوتابی دابین بکەن وەبی داک و باوک خولیای ئەوەی بی منداڵەکانی باشتر بنێرتە قوتابخانە و پەروەردەی باشتریان بکاتن لە ماڵێ هەموو ساڵی لەگەر دەستپێکی قوتابخانە دێ ئێرە شتومەکەکان دابینکەی هەموو ساڵی تقریبان بای چەند پارە دەفتەر و قەڵەم و شتانە دەکەن زۆر دەکڕین هەموو سارە هەر سێکمان دێنێ ئەوە دوو خوشک یەک براین هەم جارە دێن لێرە شتی دەکڕین باشە شتەکان چ دەکڕی زیاتر وڵی دەفتەر و قەڵەم و ئەوانە دەکڕین بای چەندی دەکڕن تقریبان پارە چەندتان تێدەچیان وڵی ئەوەی نازانم بە زۆرمان دەبێت زۆر پارەتان تێدەچی دەفتەر و قەڵەم و شتەکان ئەسڵینە ئەرۆڵا زۆر ئەسڵی هەموو جارە لێرە دەکڕین باشە هەتا کۆتایی ساڵی بەشت دەکەن دەبی جارشکەش بکڕێەوە وڵی بەشم دەکە هەمووی بوویتە هەمووی ینی پرۆسەی خوێندن هەمووی سەقەت بۆ هەمووی تالی هەمووی بە پارەیە ئێستا بڕۆ مەسەرەن هەمووی بوویتە خوێندنی ئینگلیزی ئەمە پێویستمان بە زمانی عەرەبیە زیاتر نەک ئینگلیزی لەبەرەوەی 21 دەوڵەتی عەرەبیمانێ ئێستا ئەندام پەرلەمانمان هەیە لە بەغدایە نازانین بە عەرەبی قسەی بکە یان چ لە ئینگلیزیەکەی بکەم چیش بە ئینگلیزیە ئینگلیز کوردستانی دابەش کرد ئێستا وەرەسە زمانی عەرەبی و فێرە زمانی عەرەبە لەبەرەوەمە ژیانمان لەگە عەرەبە حەقمان لەگە عەرەبە ناتانین داوای بە زمانی عەرەبی داوای حەق خۆمان بکەین لە بەغدایە چەندین ساڵە مەسەرەن ئەو هەموو لە کاتێکا پێویستیەکی زۆرە زمانی عەرەبی بەڵام خەڵکی ئێمە لەبەر چاولێکەریت ڕووی کردێتە زمانی ئینگلیزی ئێمە ئێستا سیستەمەکی دیکتاتۆریە ژین دەیانەوێت ژیانەکی ئەوروپیان پیشاندن بەڵام لە فەقیر و ژارەکەیەوە نییە ئەوە ناکرێت ئەمە لە سیستەمەکی ئێستا لە ئاسیایە ئاسیات کو ئەوروپا لە ئاسیایە ئەو دراسی ئەو منهەجیانی نیە ئەو منهەجە سەقەتات وەرە هەم مەسروفەی ساڵانە لەو هەم کتابەکەی فەصلی یەکەمەوە وەردەگری فەصلی دووەم ئەو کتابانە ساڵانە هەموو دەست فرێ دەدرێت مامۆستا ئەنی بۆ نمونە هەموو جگە لەو مصرفەیە ئێستا دەکەی منداڵەکان هەر منداڵێک بەلایانی کەم ڕۆژێ زار ناریشی بدێ بە قوتابخانە لەپایانی کەم هزار هەرچی ئێستا چویمە بەس جلوبەرگم لۆ کڕینە یعنی ماقولە توێن ئێستا پانتۆڵێکی ڕەساسی بکڕی قەمیسە سپی بکڕی قەمیس بە 8,000 بی پانتۆر بە 8,000 بی یعنی چیەوە ئێستا مۆزە بەکرێتوانەوەی بکری بەڵام خەرکەکی هەژار ئێستا زۆر بە زۆری خەرک وازی لە قوتابخانە هێنا لەبەر نەبوونی من دایک و باوکێک بەڕای تو ئەگەر ئیشێکی باشی نەبێ 5 منداڵ بچ بەڕێوە دەکات ئێستا پێی دەزانم چەندین کەس پێی دەزانم مناڵەکانی لە خۆی لە کولێجی ڕایتۆ مەسروفی پێ نەکرا مەسەلە وەرە جامعەی هەولێر قسمی داخلی لێرانەیە کولەکەی لەو سەریە یعنی ڕۆژانە 2,000 دەیە بەس بە هاتوچۆی یعنی حەقا خوێندنی باڵا فکرێک لەوەی بکاتەوە جامعەکان و قسمی داخلی زۆر زۆر لێک نزیک بن لۆ ئەوەی مەسروفی قوتابیەکان کەم بیتەوە ئێستا کۆیە زۆر ئەوەیە قسمی داخلی و کولەکان لە ناویەکن سۆران قسمی داخلی و کولەکان لە ناویەکن مەسروفی قوتابی هەندە زۆر نییە زۆر زۆر کەمە ینی قوتابیش خۆی مەسرف پێ ناکرد بێگومان دەبێت دایک و باوکی بیکات لە کۆتاییکار بۆ دایک و باوکە تەلەبەی غەریبکە ئێستا خەریجەکان هەموو لەمارە دانیشتە بێ ئیش و کار نە ئیشێ نەچ قوتابیکە ئیش بکاتن خوێندنی خۆی بکاتن یان بچی کار بکات لەوەی مەسروفی خۆی پەیدا بکاتن ئێستا خوێندنیش ئیشیش هەموو بوویتە خزم خزمانە ئەویتە خزم خزمانە خەرکە کوتێ لە چیە خزمی خۆی دادەنێ مەتاما چینە خزمی خۆی دادەنێ بەڕاستی خەرچی ڕێزم هەیە لەوە کوردانی کاتینەوە شەر کوردن ئاوانەنا بەڵامەرە سووری تێدا ئێرە ئێرانی تێدایە تورکی تێدایە لەبەر ئەوانە گەنجی مەهوم بێش لەبارە دانیشتینە بار نەوەکە بئیشەکەن بچێ بازار پڕ بەرگلادی شیە زۆربەی شەکان ئەرەوەڵە هەموو شەکانیشان داگیر کردینە دوو ئیش سێ ئیشیش دەکەن زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس ئەو پێداویستیانەی کە بۆ نمونە ئەلێرات دایک و باوکێک دابینیەکە ئێوە دابینی دەکەم بۆ منداڵەکان و خوشک و برایەکانتان ئایا بەڕای تۆ ینی پێداویستیەکانیش ینی کەریستەکانیش وەکو پێویست یانێ و کەریستە بۆ نمونە قەڵەمێکی ئاوا جۆری مارکەکەی جۆری کوالێتی بە شێوەکە تەواوی ساڵەکەی پێتەوا بکە منداڵەیە بەڵێ ئەگەر تەمەشا پێداویستیەکان بکەی ینی ئەوانیش هەمە زۆرن کەسی وا هەیە دێت ئەگەر سیر بکەین ئەسڵەکە ناکرێت تەنها لەبەر ئەوەی 500 دیناری فەرق ینی ئەڕوا پارچەیەکە کڕێ کە 500 دینار هەرزانترە بۆچی بۆ ئەوی ینی تۆزێک لەو بارە لە سەری سوک بێت کە کەوتۆتە سەری لە دابینکردنی پێداویستی بۆ قوتابیان باشە بەڕای تۆ لە کابینەی نوێی حکوومەتێک لەو پرۆسانەی کە پێویستە بیر لێ بکاتەوە پێویستە گنیجی پێ بدە مەسایلی دابینکردنی پێداویستەکانی قوتابخانە نیە کە مافێکی سەرەتاییە برێتەوە قوتابیان واللهی ئەو ڕوبینیم لە تەلەڤیزیۆن کۆنگرە ڕۆژنامەوانی و تەبێژی حکوومەت باسی لەوەی کرد کە ینی پێداویستەکانی قوتابیان دابین دەکرێت ئێمە شیوادارین بتوانن کە لە کابینەی نوێ و لە حکوومەتی نوێدا دەستبارێکی قوتابیان بن بۆی ئەو ئەرکە قورسە لە سەریان نەمێنێت.
ئەگەڕێتەوە سەر بازرگانەکان ئەشیاکی خراپ دێنن و نرخێکی کەم بە هەرزان و بە هەرزانش ئەیفرۆشنەوە بەس هەچ شتی خراپ بینی زیاتر ئەو خێری باشترە کابرا 5 منداڵ لە 4 منداڵ لە مەکتەبی تەمان بارەکە قورستر دەبیتن دەفتەر وشت و خەڵەمەوە پێداویستیەکانی قوتابخانە زۆر بە زۆری بەلاش بوو بەڵام ئێستا هەر دوو قاتە ناویشتە سەرێ بەلایەنی کەم هەر منداڵی 25 تا 30,000 دەوێتە بەس لەبۆ مەکتەبی ئامادەیەکەی ئەو زەمەندە چەندە وەڵا بەسەتیژەوە نابیتن بە ئاخرم تەواو نابیتن ناوەڵا حکوومەتیش دەستباری قوتابیان نییە و ئەرکەکە زۆر گرانتر بۆ لەسەر بەخێوکەری قوتابیەکان خەرجی دایک و باوک زۆرە و شتەکان کوالێتیشی باش نییە بۆ نمونە لە دوکانێکی نزیکی ماڵی خۆم بە 8,000 بۆ لێرکوانە بە 4,000 ئەگە حکوومەت بیەوە بینی لەوانەیە بە 2,000 لە سەری ڕابوەستی تۆ چەند منداڵت هەیە و هەموو ساڵێکە لەگە دەستپێکی قوتابخانە نزیک مەصرفت چەند دەچێت بۆ دابینکردن جلوبەرگ بۆ منداڵانە بەخێر بێن سپاسان دەکەم ئەمن 3 منداڵم هەیە ئەوە کوڕی گەورەم بابرێن قۆناغی 5ەمە ینی 5 سەرەتاییە ئەوە ساڵی یەکەمیتی ئەوە ساڵانە بنزیکەی ئەگەر جلوبەرجی لە بۆ ساڵێک لە بۆ بکڕین هەندێک پێداویستی قرتاسی و شتی لە بکڕین 100,000 پێویست دەبێت بۆ هەر ساڵێک ئاین لە دەستپێکی قۆناق 3 مانگ 4 مانگ جارێک جلوبەرجی لۆ نوێ دەکەیەوە یعنی ئەگات تا ساڵ تەواو دەکەن نزیکی 250,000 پێویست دەبی بەس لە بۆ قرتاسیە و جلوبەرگ و پێڵاوە ئەو شتانە زایدەم پارەی ڕۆژانەکە دەچێتەوە ئەوە هەر جیاوازە ئەگەر بێن ومونە منداڵ خانەوادەیە 4-5 منداڵی هەبێ لەو قەیرانی ئێستا کە بەڕای تو ئەستەم نییە بتوانێت بیان نێرێتە قوتابخانە بۆی کە هەموو خرجەکان لەسەر خۆی بی بێگومان ئەگەر حیسابی قەیرانی دارایی بکەی و حکوومەت هەمووی خستیتە سەر شانی خەڵک چونکە ئەگەر نییە حکوومەت دەرێ ڕاتب نییە ئەمن مامۆستایەکەم هەروە بە هەمان شێواز زۆر زەحمەتە ینی ئێستا لۆنە پێرار و پار جاری وها بۆ پێویست بووە قەردی بکەین لە خەڵک کە من مامۆستایەکم لەوانەیە ڕاتبیشم خراپ نەبیتن چ جای کەسانێک ڕاتبیان 300,000 بی چۆن دەتوانی منداڵێک یان منداڵێک نا بەڵام هەیە 3-4 هەیە بازیێت دەکەوێت ئێوە سەردەمانێک لە قوتابخانە بووم بێگومان سەردەمی ئێوە کە حکوومەتی بەحس بوو ئێوەش هەموو ئەرکەکان لەسەر دایک و باوک بوو یان لە قوتابخانە بەشێک لەو پێداویستیانەتان بۆ دابین دەکرا ئەگەر باسێکی سەرەتای قوتابخانەی خۆتم بۆ بکەیت وڵا سەرەتای قوتابخانە ئێمە باش بوو بەڵام تقریبا دوای 1-2 ساڵان ئەمە کەتینە پاش ئینتیفازە ئەمە ڕەحلەمان نەبوو لە سەریش دابنیشین وەرەقەمان نەبوو لەسەر بنووسین لەوانەیە ئەگەر بەراورد بکەین جیلی نوێ لەمە باشتر بوو بوون باسی سەردەمی پەنیر دەکەن زۆر لە مامۆستاکاندا دەڵێ ئەمە پەنیرمان وەرەگرت و کێکمان وەردەگرت و قوتابخانەمان بەو شتانە لا خۆشەویست دەبوو تۆ پەنیری قوتابخانەت خواردووە؟ نه سەردەمی من نەبووە ئەمە سەردەمەشی ئمە کەتینە پاش ئینتیفازەی سەردەمیمە زۆر زەحمەت بووە ژیان زۆر ناخۆش بووە گرانی نۆهەتەکان بووە بەڕای تۆ ئەمە ئەرکی حکوومەت نییە کەم پێداویستیانە بۆ قوتابیان چۆن کتابیان بۆ دابین دەکات پێداویستەکانی دەفتەر و قەڵەم و بەشێک لەو پێداویستیانە بۆیان دابین کە بۆی ئەرکی دایک و باوە قورس بێ وە چ داواکارێکت لە حکوومەت هەیە تۆ حکوومەت پێویستە هەوڵی خۆی بدە زۆر جاروەیە ینی حکوومەت هەندێک شتێ دەتوانی بیکە ئاسانە دابینکردنی قرتاسیە شتێکی هەندە قورس نییە لەوانەیە حکوومەت بتوانی هەرزانتر بیهێنیتن ئێستا لێرکوانە بۆ نمونە لە دوکانێکی نزیکی ماڵی خۆم بە 8,000 بۆ لێرکوانە بە 4,000 ئەگە حکوومەت بیەوە بینی لەوانەیە بە 2,000 لە سەری ڕابوەستی شتێکی وە ئەگەر حکوومەت دەتوانی یارمەتی خەڵک بدە واگەر هەرنا چینی هەژار بەڕای تۆ ئەرچی دایک و باوک لە ئێستاە تا چەند قورسە لەوەی کە منداڵەکانی بنێرتە قوتابخانەوە پێداویستەکانی قوتابخانە کە ئەرکەکە هەموو لەسەر دایک و باوکە بە ناوی خۆی گەورە و میهرەبانەوە دەستخۆشتان لە یەکەم بە هیوای سەرکەوتن و هەروەها پیرۆزبایەکی گەرمیش لە قوتابیانەکەم بە بۆنەی کردنەوەی قوتابخانە و پرۆسەی خوێندنکەوە هەفتەی ئایندە دەست پێ ئەکا لێرەدەوە پیرۆزبایی لە هەموو قوتابیانەکەم و پێویستە هەموو دایک و بابێک بەرامبەر منداڵەکان و لە ڕۆڵەکانی خۆیان هەستن بۆ ئەوەی بتوانن پێداویستیان بۆ جێبەجێ بکەن بەڵام ئێستا ئەو زروفەی ئێستا ئێمە تێ ئەپەڕینین کەوا لە کوردستانە ئێمە بەرەو کەوا لە قەیرانی لە دارایی پێویستە حکوومەت بە ئەرچی سەرشانی خۆی هەستی هاوکاری ئەو قوتابیانە بکە کەوا فەقیرن هەژارن بێنەوایان ئەوانە ئەرچی حکوومەتە کەوا بەهانان وە بچی و هەروەها لێرەدا من داوا لە خێرخوازەکانی شەکەم
بچن سەردانی قوتابخانەکان بکەن ناوی ئەم قوتابیانە تۆمار بکەن ئەوانەی فەقیرن هەژارن بۆ ئەوەی کۆمەک بکرێن بتوانن بە جوانترین شێوە خوێندیەکانی خۆیان بکەن و هەروەها دایک و باوکیش ئەوانەی کەوا منداڵەکانی خۆیان ئەنێرن پێویستە لە پرۆسەی خوێندنە ڕێز لە مامۆستایان بگرن ڕێز لە خوێندنگا و هەروەها ئەو شوێنانە بگرن کەوا خوێندنی تێدا ئەنجامەدەن و هەروەها لێرەدا داوا لە منەظەمات و ڕێکخراوە بیانی و خێرخوازەکانی کوردستانی شەکەم بە ئەرچی خۆیان هەستن بەرامبەر ئەو فەقیرانە ئەو قوتابیانەی کەوا فەقیرن هەژارن بۆ ئەوەی بتوانن ئەوانیش وەکو منداڵە دەوڵەمەندەکان بتوانن خوێندنی خۆیان تەواو بکەن. مامۆستا بەڕای تۆ لە ئێستاە بارقورسی و ئەرچی دایک و باوک لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی خوێندن لە چه ئاستێکدایە بەتایبەت لە ئێستادا کە حکوومەت هیچ شتێک و هیچ پێداویستێکی قوتابخانە دابین ناکات و تەواوی پێداویستەکان لەسەر دایک و باوکە ئەیە ئەمە حەقە کە هەموو پێداویستیانە دایک و باوک دابینی کە ئایا لە وڵاتانی تر تۆکو شارەزایەک لە بواری وڵاتەکانی تریش لە وڵاتانی تریش ئاوایە دایک و باوک ئەو ئەرکانی لەسەرچانە یا قودەمە بەشێکە ئەرکی حکوومەتەوە حکوومەتی ئێمە پشتگوێی خستووە مارکەی خۆی. بسم الله الرحمن الرحیم دەستان خۆشبی لەشتان ساغبی بەڕاستی وروژاندنی ئەو بابەتە قسە و باس لەسەری دەتوانین بڵێین بە شێوازێکە دەگەڕێتەوە سەر ڕۆڵی پەروەردەکارانی منداڵ هەم لە سێکتەری خوێندن هەم لە ناوخۆی ژینگەی ماڵ وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بڵێ قورسە پەروەردەی منداڵ بۆ ئەو دایک و باوکە قورسە پەروەردەی منداڵ کە پرۆژەیان نەبێ کە هیمەتیان نەبێ کە پلانیان نەبێ بەڵام دایک و باوکێک با لە ژینگەیەکی زۆر پڕ لە ژاوەژاو و پڕ لە معاناتیش بن کە پلانیان هەبوو هەنگاویان هەبوو ئامانجیان هەبوو بۆ ڕاهێنان و پەروەردەکردنی منداڵەکانیان دروستکردنی ئومێد و هیوا لەلایەن باوەڕتان هەبی بەشێکی زۆری گرفت و ئاستەنگەکان کەم دەبنەوە و هەندێک جار ئەگەر ئەو منداڵە توانا و زە و تاقەی بۆ دروستکرا ئەسڵەن گرفت لە بەردەمی وەکو بڵێ هەستی پێناکە زۆر نمونەی حەی و زیندومان هەیە لە نێو خۆی کوردستان یا لە هەندێک شار و شارۆچکەی جیاواز کە قوتابخانەیەک بە نمونە بهێنینەوە ئەو قوتابخانەیە هیچ احتیمامێکی حکومی پێ نەدراوە یا مامۆستایەکانیش وەکو پێویست بەڵام لە نێو ژینگەی ماڵدا داک و باوک وا بە شێوازێک منداڵەکان پەروەردە کردووە کە متمانە و توانە بخاتە سەرخۆی دەبینی لە دێهاتێکی دووری کوردستان بەڵام بەرزترین نمرەی کوردستانی بەدەستهێناوە. ئەوەی من بەمەسمە کاک دکتۆر بیخەمە ڕوود من لە دواوەی بەرنامەکەمان لە باگراوندی بەرنامەکەمان لیقام چەند لەگەڵ چەند دایک و باوکێک کردووە کە خاوەم 5-6 مناڵێکن دەڵێ من ناتوانم مناڵەکانم ئەو ساڵ بنێرمە قوتابخانە بەوەی هەر منداڵێک نزیک 50,000 تا 75,000 پێویستە بۆ پێداویستەکانی قوتابخانە ئایا لە هەموو وڵاتان ئەمە ئەرچی دایک و باوکە ئەم پێداویستیانە دابین کە یاخود ئەرچی حکوومەتە لەوەی کە جلوبەرێک دەفتەر قەڵام ئەم شتانەی بۆ دابین بکە. حکوومەت کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ڕاگررتنی باڵانسی نرخ لە نێو وڵات لە شوێنیانی لە کاتی کردنەوەی قوتابخانەکان لە زۆربەی وڵاتان لە شوێنان دەبینێ داشکان دەکرێت لەکردنەوەی پێشانگاکان یا هەندێک شوێنی تایبەت بکردنی پێداویستی قوتابخانە حکوومەت شێوازێکی نرخی دیاریکراویان لەسەردادنێ بۆی لەسەر هاوڵاتیان قرس نەبێت یا لە هەندێک شوێنی دیکەی تایبەت ئەمانە هەیە دکتۆر بە شێوازێکی زۆر کەم دەبیندرێت دەبینی هندێک ڕێکخرا و هەندێک دەستگای خێرخوازی لەوانە ڕۆڵی باشیان هەیە وزەی دەستخۆشیە بەڵام بە شێوازێکی حکوومەت گشتی حکوومەت کەم تەرخەمی لەو بوارە تێدا هەیە دواتریش داکوبابیش بۆ خۆی دەکرێت جارێکی دیکە کۆمەڵی اعتیماد بخاتەوە سەر ئەوەی کە وەکو دەڵێ هەموو گرفتێک و گلەیەک نەخاتەوە سەر کەرتی تایبەت یا سەر حکوومەت دەکرێت باشە دکتۆر زمانی ئێوە کە سەردەمی بەعز بوو پێم وابێ کاتێەوە لە قوتابخانەکانی سەرەتایی بوون بەشە لەو پێداویستیانەتان بۆ دابین ناکرا سەردەمیەوە چۆن بوو بەتایبەت دەفتەر و قەڵەم و ئەم شتانەتان بۆ دابین ناکرا لە قوتابخانە بەڵێ لە قوتابخانەکان بەشێکی زۆر بە خۆڕایی دەفتەر قەلەم هەندێک جار بەشی خواردنیش لە قوتابخانەکان لەلایەن حکوومەتەوە هەبوو دکتۆر ئەمە یەکێک لەو هۆکارانە نەبوو کە قوتابخانە لایەوە شیرینتر بکە قوتابخانەتان لا خۆشەویستتر بکە ڕۆڵی هەیە سەراتاکانی خوێندن بۆ منداڵ بۆ گەنج دەبێتە بیرەوەریەکی زۆر کاریگەر کە حەز و ڕەغبەت و خۆشەویستیەکی بۆ دەرس و وانەکان و قوتابخانە و مامۆستاکانی شەر هەبێ دەکرێت لەو بابەتەش ئێمە مەعیوز نەبین یعنی دڵسۆزانی وڵاتمان ئاگادارکەینەوە و باوکو دایکش ڕۆڵی زۆر گرنگی هەیە کە بە هیچ شێوەک غەیبەتی مامۆستایەکی بنمونە کە هەست نەکا بە پرسیاریت لای قوتابیەکەی نەکات چکە دوایێ ئەو منداڵی دەبێتە زەحیە کە ڕقی لە قوتابخانە بێ کە ڕقی لە منهەج بێ کە ڕقی لە مامۆستایەک بێ لەبەر هەندێک مامۆستا کە هەست بە ئەرچی سەرشارێترێ بە شێوازێکی گشتی خۆشەویستی خاک خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی پرۆسەی خوێندن لەلای منداڵەکانمان بە گرنگ باسکەین و هەولی زیادکردن و پەرەپێدانی ئەو خۆشەویستیش خەندە ئامێز تا ئێستاش تامیان پەنیرەیان ئەم
دەزانم کێکێکە لە قوتابخانەی سەرەتایی وەرەگرتەوە تا ئێستاش تامی لەدەوت ماوە بەتەکید ما لە یاد ناچێتەوە ئێمەش دەتوانین ئەو جۆرە خەندە و خۆشیانە بخینەوە سەر لێوی منداڵەکانمان سەرزاری منداڵەکانمان بەوەی کە لە هەر بوارێک کەم تەرخەمیەکە بوو خۆمان بەخاوەنی داهاتوی ئەو وڵاتە بزانیت. بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوی گوێبستی بوون ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو و بەشێک لە دایک و باوکان بوو کە لەسەر پێداویستیەکانی قرتاسیە و دابینکردنی ئەم قەڵەمانە بۆ ئێمە دوان بۆیە هیوامان وایە و بەشێک لە هاوڵاتیانیش هەمان هیوای ئێمەیان خواستکە حکوومەتی نوێ و کابینەی نوێ کار لەسەرەوە بکە پێداویستی سەرەتایەکانی قوتابیەک دابین بکە بۆی کە وەرکە قورسەیە لە سەر دایک و باوک لای بچێت. بەرنامەیەم جارەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیمایی ببێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەیەوەی خۆشەویست دەمەوە زۆر سپاس کە بینەرمان بوون و سوپاسی وێنەگرەکەم دەکەم کە لە پشتەوەی کامێرا لەم بەرنمەیە لەگەڵ مەزیەتی کێشە یونس عەبدوڵڵا تاڵقەیەکی تر بەیەوەی خۆشەویست دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.